حکومەتی ئەلکترۆنی ئەو سیستمە پێشکەوتووی کە ئێستا لە زۆربەی وڵاتانی پێشکەوتووی دنیا پشتی پێدەبەسترێت بۆ ڕێخستنەوەی کاروبارەکانی دەوڵەت. سیستمەکە لێکادا هەموو دامەزراوە گرنگەکان لە ڕێگەی تۆڕێکی ئەلکترۆنی گشتگیرەوە پێکەوە دەبەستێتەوە و جێبەجێکردنی دەبێتە هۆی کاراسانی لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕۆتیناتی ئیداری و هاوکات گەڕانەوەی خەرجیەکی زۆر بۆ دەوڵەت. شارەزایانی بوارەکە سیستمەکە بە گرنگ دەزانن بۆ هەرێمی کوردستان و دەڵێن ئەگەر جێبەجێ بکرێت بەشێکی زۆر لەو گرفتانە چارەسەر دەکات کە ئێستا لە دامەزراوەکانی حکومەتدا هەستی پێدەکرێت. حکومەتی ئەلکترۆنی پێناسەکەی بریتە لە بەستنەوەی سەرجەمدان و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی مۆدرن و بە شێوازێکی سیستمی لە ڕێگەی سیستم ئەلکترۆنیەکانەوە. واتە سیستم ئەلکترۆنەکان کۆی سیستم ئەلکترۆنەکان حکومەتێکی ئەلکترۆنی پێک دێت. بێگومان هەوڵێکی دڵخۆشکەرە هەیە بۆ مەبەستە کە بەڕێز جێگەری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کاکوڵا تاڵەبانی خۆی پاڵپشتی ئەم پرۆژە گەورەیەکە. بۆ مەبەستەش ئێستا بەڕێزیان لە وڵاتی ئەستۆنیا بەشداری پێنجەمین کۆنفرانسی حکومەتی ئەلکترۆنی دەکەن. ئێمە هەمیشە پاڵپشتی ئەم جۆرە هەوڵانە ئەکەین زۆر لەگەڵیان جگە لەوەشی کە بە تەنها ئەوە نەبێت کە حکومەتێکی ئەلکترۆنی بەسەرم بە تەواوی دەبێ وەزارەتەکانی خوێندنی باڵا و ناوەندە بەسە زانستیەکان کار بۆ ئەوە بکەن کە کارمەندی بەتوانە بەکاربێنن بۆ پاڵپشتیکردنی لەم جۆرە سیستمانە. هەر بە ئەم سیستەمە بە تەنیا ناچێ بڕێوە ئەگەر پاڵپشتی دارایی کارگێڕی و توانای مرۆیی لەگەڵا دەبێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکومەتی هەرێم بەتایبەت جێگری سەرۆک وەزیران قوبات تاڵەبانی لە هەوڵی تەواودا بووە سیستمی ئەلکترۆنی لە دامەزراوەکانی کەرتی گشتیدا جێبەجێ بکرێت. وەکەنگاوی یەکەم لە چەند فەرمانگەیەک سیستمەکە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. پاش سەرکەوتنی حکومەتی ئەلکترۆنی ئێستا حکومەت لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگەی پرۆژەیەکی گشتگیرەوە کارکردنی هەموو فەرمانگە حکومەکان بکات بە سیستمی ئەلکترۆنی. هەر کاتێک ئەمە نمونەی سیستمی وڵاتێکی پێشکەوتوو باسەکەین ئەڵێن هەموو شتەکانیان لە ئەلکترۆنی بە دڵنیایی و سیستم ئەلکترۆنی گرنگە لە هەر وڵاتێکا کە هەیە و کاراسانێکی زۆریش بۆ هاوڵاتیانەکە. سەبارە بە سیستمی دادگاش کە کراوە دادگا دیارە بۆ خۆی کارێکی زۆر ئاڵۆزە جیاواز لە فەرمانگەکانی دیکە کە لە ساڵی 2015 دەستکراوە بە ئیشکردن و کارکردن لێرە تا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتوو بین لەبەرەوەی هیچ مامەڵەیەک ئێمە ئێستا وەرناگرین لە هاوڵاتیان ئەگەر بە ئەلکترۆنی نەبێ یعنی چی یعنی توانیوانە سەرکەوتوو بین بە دڵنیایەوە. و قۆناغی دووەمی کارپێکردنی سیستمی ئەلکترۆنیش کە کارپێکردنی بنکەکانی پۆلیس بووە لەگەڵ دادگاکانی لێکۆڵینەوەیە لە 12 پێنجی ئەو ساڵەوە کە کارمان پێکردو و سواز بەخوا سەرکەوتوو بین لە هەژ بنکات تاقی کردوەوە بە دڵنیایەوە بنکەکانی کەش دەست پێەکات. لاگەری جێبەجێکردنی سیستمی ئەلکترۆنی یان حکومەتی ئەلکترۆنی سوودمەندی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبن، چونکە سیستمەکە بەشێکی زۆر لە ڕۆتیناتی کارگێڕی چارەسەر دەکات و لە ماوەیەکی کەمیشدا هاوڵاتیان مامەڵەکانیان ڕایی دەبێت. سیستمی ئەلکترۆنی کۆتایی دێنێت بە شێوازە کۆنەکەی فایل و کاغەز. بەمەش هەرێمی کوردستان لە بواری ڕێخستنەوەی کاروباری فەرمانگە حکومەکان هەنگاوێکی گرنگ دەچێتە پێش. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.